بینەرانی بەڕێز دووبارە سڵاوتان لێبێ خۆشحاڵین کە لە دەڤەری بارزانەوە لەگەڵتانین و هافەیڤینێکی نوێ لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر کاروان پرۆفیسۆری یاریدەدەر سەرۆکی بەشی دەروونزانی لە زانکۆی سۆران ئەنجام دەدەین. ئەم دیدارەمان ئەمڕۆ کە سمپۆزیۆمێک هەیە سەبارەت بە جەنۆسایدی 8,000 بارزانی لە سەردەستی ڕژێمی پێشووی عێراق کە بەشێک لە جەنۆسایدی گەلی کوردستان بۆ دواتر جەنۆسایدی ئەنفالی بەدوادا هات و زیاتر لە 200,000 کورد ئەنفال کرا. کاک دکتۆر زۆر بەخێر بێن بۆ کوردستان 24 سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاسانەکەین. کاک دکتۆر لە پانێڵەکان جەنابەت بەشدار بووی خاڵێکی یەکجار گرنگت وروژاند سەبارەت بە جێنۆسایدی بارزانیەکان و ئەو کەسوکاری کە لە پاشیان بەجێ ماون. لەوێ تۆ گوتت پێویستمان بەوەیە سنتەرێک لە دەڤەری بارزان بکرێتەوە بۆ کەسوکاری ئەنفالکراوی بارزانیەکان. گرنگی ئەم سنتەرە لە چیایە و بۆچی لە دەڤەری بارزان؟ زۆر باشە. طبعاً جینۆساید خۆتەزانی لە گەلی کورد هەمووی جینۆسایدی چەند جارێک بەرامبەر کراوە. بارزانیش یەکەم جینۆساید دەتوانین بڵێن کەوا لە ساڵی 1970 بەرامبەر بارزانیەکان کرا. توێمە توێژینەوەیەکمان کرد لە ئەنجامی توێژینەوەکە بۆمان دەرکەوت کەوا ئەو خەڵکەی لەم ناوچەیە ژیت لە ناوچەی بارزانە تا ناوچەی سۆران و تا هەریری شەڕوات ئەمانە لە دوای 41 ساڵ کە جینۆساید کراون هێشتان ئەو دایکە بەڕێزانە ئەو دایکە ڕەشپۆشانە کۆمەڵە نیشانەیەکی هێدمەی دوای زەبری دەرونی و خەمۆکیان هەیە. وەروە ئەمە تەنها خۆیان نییانە بەڵکو ئەمە کاریگەری لەسەر نەوەکانی دوای خۆشیان کردووە کە پێوتێت ترانس جەنەرێشنال تراما واتە کە دایکێک تووشی تراما بوو و ئەزمونێکی کردو وەزعێکی ناخۆشی بەسەرهاتووە هاوسەرەکەی لە دەستداوە باوکی لە دەستداوە مامی لە دەستداوە برایەکی لە دەستداوە بەبێ ئەوەی منانەوەکەی ئەو حاڵەتەی بینی بێ کە ئەو چیرۆکانی جۆلێ بۆ ئەو دایکە ڕەشپۆشەی بینیەوە بەردەوام کەوا دڵی خۆش نییە کەوا ئەو دڵخۆشی جارانی نییە کە هەست بە دڵخۆشی ناکات لە شتە خۆشەکانی ژیان کاریگەری ڕاستەخۆی لەسەر کردووە دووچاری گرفتە دەرونیەکە بۆ بەبێ ئەزمونونەکەی بینی بێت. بۆ ئێمە پێشنیازی ئەومان کردو لە توێژینەوەکەمانە دوای نەتیجەکانمان دەستکەوتووە کەوا سنتەرێکی ڕێنمایی دەرونی و ڕێنمایی گروپی لە دەڤەری بارزان بکرێتەوە چکۆم ناوچێ دوورە دەستە لە شارەکان لە شارەکان کلینیکال سایکۆلۆجیستی لێ دەروونزانی کلینیکی ئەوانەی لێ بەڵام سنتەری ڕێنمایی دەرونیشی لێیە بەڵام لەم ناوچە دوورە دەستانە لێی نییە و پێویستیەکی حتمیشە لێ هەبێ بۆیە ئێرە ناوەندێکی زۆر گرنگە کە مۆنۆمنتەکەی لێیە خەڵک ساڵانە لە بۆنەکانە سەردانێکە لەگەڵەوەشە بتواندرێ یارمەتی خێزانەکان بدرێ یارمەتی کەسوکارەکان بدرێ بۆ ئەوەی لەو قەیرانە دەرونی و لە گرفتە دەرونیانی کەوا هێنە تا ڕادێک ئەرکی سەرشانیان کەم بکرێتەوە. باش کە دکتۆر کاروان ئەگەر سەیری جێنۆسایدی بەرزانیەکان بکەین خاڵێکی یەکجار گرنگی تایە تەنها نێرینەیان کوشتووە ئەگەر سەیرێکی لە مناڵی 6 ساڵەوە کوشتویانە هەتا پیرێکی 80 ساڵ. ئەم جێنۆسایدە پێتوان نییە جێنۆسایدێکی زۆر تایبەتە بە دیاریکراوی ئەمەیان کردووە بۆ ئەوەی ئیتر بارزانی بنەبڕ ببێ مناڵیان نەبێ جارێکیکە. تەمەەن جینۆسایدی بارزانەکان وەکو تۆ بەڕێزت باس کرد جیاوازە لەگەڵ جینۆسایدی ناوچەی گەرمیان و بالیسان و ئەو ناوچانەی تر بەس ڕەگەزی نێری نەبوو. تەمان هەندێک جار کە جینۆسای دەکرێت هەدەف لە جینۆسایت چیە سڕینەوەی ڕەگەزێک تۆ ڕەگەزی نێرت نەهێشت بیرکردنەوەیەک دروستە بێت کەوا ئەم قەومە ئەم میلەتە بەرەبرە نەوەی نامێنێت کەسەکانی نامێنێت یعنی کە تۆ ڕەگەزی نێرن نێشت کەواتە ڕەگەزەکەی تر ئۆتۆماتیکی لە ناوچێ هۆکارێکی تر لەواسی ئەوە بێ کەوا تۆ کەسێک لە شەهیدەکەی لە خێزانێک هەتا و خێزانە بەدەست گرفتێکەوە ناڵێنێت. وەروە دایکە ڕەشپۆشی بارزانیەکان خۆتەزانی کە لە گوندەکانەوە بەرەو ئۆردوگا زۆرە ملەکان بران ئەزمموی ژیانی شاریشیان نەبوو بۆ جۆرە ئەزمموی ئۆردوگایان نەبوو کاتێکەوە مرد هەموو ئیشێکێ کرد لە ماڵە و ئەرکەکانی دەرەوە لەسەر شانی ئەو بوو خێزانی ئافرەتەکان لە ماڵەوە بوون ئەو کاتە کە پیاوەکان نەمان ئەگەر کەسێک بمرێت چۆن بنێژرێت خۆشن نازانێت مناڵ بنێژێت ئەو ئەزمموی نەبینیوە بەکاری نێناوە بۆ نمونە کاتێک تەنانەت پێ وایە بگورە دکتۆر ینی پێ وایە لە ڕێی لە ناوبردننی نێرینەوە وایەن لە مێنەیش کردووە خۆی هێواش لە ناو بچێ خۆی چونکە سەیری کە تۆ تووشی گرفتە دەرونیەکە بووی
بەرەبەرە لەگەڵ گرفتە دەرونیەکانە تووشی نەخۆشی جەستەیەبی یەکە تووشی نەخۆشی جەستەیە بووی لەواتە تۆش بەرەو لە ناوچوم چی وە ڕەگەزی نێرنەما کاتە ڕەگەزی مێ چۆن زیاد دەبێت چۆن ڕەگەز زیاد دەبێت ئەوەی چێک بۆ لە هەدەفەکانی تریان چکە ئەوەی کەوا لە بەردەستی ئەوان بوو ئەوان جینۆسایدیان کردووە. زۆر باش دکتۆر کاروان ڕەنگە ئەم پرسیاریان سیاسی بێ ئەگەر چی باڵێن اختصاسی جەنابەت نییە بەڵام ئەگەر هەر وەڵامەکەی وەربگرمەوە بە بەڵێیان نەخێر چونکە لە پانێڵەکە ئاماژەتان بە خاڵێکی زۆر گرنگدا ئەڵمانیەکان بۆ جێنۆسایدی جوو هۆڵۆکۆست تا ئێستا بە پێی قسەکانی جەنابەت 86 ملیار دۆلاریان وەکو تەعویز داونەتێ بەڵام تا ئێستا عێراق هەموو ئەم دەوڵەتی عێراق بە ئەمەی ئێستاشەوە ئەم حکومڕانانەی ئێستاش کە بە پێی قانونیش ئەمانە میراتگەری حکوومەتی پێش خۆیانن تا ئێستا ئامادەنین جێنۆسایدی گەلی کوردستان بە ڕسمی بناسیێنن ئایا ئەمە خۆی لە خۆی دیسانەوە جێنۆساید نییە؟ تامان جینۆسایدە لەبەرەوەی تۆ بێنە بەرچاوی خۆ دەگەر ئەندامێکی خێزانەکە شەهید بێ بڵێ نەمە شەهید نیە چەنە بۆ تۆ ناخۆشە بە هەمان شێوە ئەنفال و جینۆساید کە بە ڕسمی ناناسێنرێت ئەمە ئەنفال و جینۆسایدێکە کە بەردەوام دووبارە بێتەوە لە لای ئێمە حکومەتانی وڵاتانی تر تەمان کاری زۆریان کردووە و تەنانەت کاریان بۆ نەوە و میراتگرەکانیش کردووە هیچ جۆنۆساید کراوەکان بۆ نمونە هۆڵکۆست لە ئەڵمانیا بەڵام حکوومەتێکی وەکو عێراق تا ئێستا هیچ ئاوڕێکی لە کەسوکاری جینۆساید کرا و ئەنفال و چیمیاباران نەداوەتەوە کە جێگەی دەستخۆشی بێ کە بڵێن یعنی بۆ نمونە هەناسەیەک هەڵمژن بڵێن ئاها جینۆساید کراین دڵخۆشیەکی دەرون هەرچەنە برینەکە چوە هیچ شتێک بەرامبەر بە ڕۆح نییە کە تۆ ڕوحێک لە ناو برد هیچ شتێک ناتوانێەوە بۆ ساڕێشکا بەڵام هەر نەبێک هەناسەیەک هەڵەمژی باشە کەوا تۆ حسابێکت بۆ کراوە لە وڵاتی وەکو مرۆڤێک سیر کراوی باش کاک دکتۆریانی هەر لەسەر قسەکانی جەنابەت ینی تا ئێستا ئەڵمانێت چەندین جار داوای لێبوردنی لە جوو کردووە تەنانەت ئیمپراتۆری یابان ئەویش دوسێ جار داوای لێبوردنی لە ئەو تاوانانە کردووە کە سوپای یابانی کردویانە هەرچەنە عێراق تا ئێستا ئەمە ناکە بەڵام پرسیارەکەی من دیسانەوە دێمەوە سەر ئەمە ئێستا باشە ئەم سمپۆزیۆمە کراوە لە دەڤەری بارزانە لێرە کراوە شتێکی زۆر باشە جێگای دەستخۆشیە چیتر بکرێ دەبێ ئەم بۆ ئەوەی جێنۆساید نەکەر جێنۆسایدی بەرزانەکان جێنۆسایدی گەلی کوردستان بە هەم بچیمەبارانی هەڵەبجە هەم وەرفالی کراوە چیتر بکرێ چۆن بکرێت جگەل لە زانکۆکان چیتر بکرێ چۆن خەڵک دنیا ئاگادارکەینەوە کە ئێمە لەبەر مەترسی جێنۆسایدین زۆر ڕاستە طبعاً زۆر گرنگە وشیارەیەکی نێودەوڵەتی بڵاو بکرێتەوە توێژینەوەی زانستی لە هەموو شتێک گرنگترە سەرەتا لە ڕێگەی توێژینەوەی زانستی دەرئەنجامەکانی جینۆساید ڕوون بکرێتەوە پاشان هەندێک چیرۆکی جینۆساید و ئەنفال هەیە ئەکرێت فلیمێکی لەسەر دەربکرێت ئەکرێ ئەمە لەواتێ لەوەیە وەزارەتی ڕۆشنبیری بە ئەرکی خۆی بە تەواوی هەڵنەسا بێتوانێ ئەرکی میدیاش بێ ئەرکی میدیا و وەزارەتی ڕۆشنبیری گەنجێکی مالیدی 2025 ساڵ ڕەنگ هەر ئاگای لێ نەبێ بالضبط طبعا ئێستا یەکێک باسی کروتی مناڵێکی 18 ساڵ لە قوتابخانەیەمە هاتوۆتە زانکۆ دوایی کە زانکۆی تاو کردووە هاتوۆتە زانکۆ پرسیاریان لێ کردووە لەسەر جینۆساید هاتوۆتە مۆنومنتەکان سەیری کردوتی من نەمزانیوە کورد جینۆساید کراوە هەر نەیزانیوە کەواتە چی بکرێن ئەگەرمان هەبێت لە ڕێگەی میدیاوە زۆر باشە کە بەنەوەی داهاتۆڵی ئەم میلەتە چی بەسەر هاتووە ئەوە یەکێکە لە خاڵە هەرە گرنگەکان وارووا لەوە گرنگتر ئەوەیە تامان بێزگە لە توێژینەوە پەروەردە لەناو پەروەردەیە جێگەی بکرێتەوە نەک وەکو بابەتێکی لاوەکی بخوێندرێ بەڵکو وەکو بابەتێکی سەرەکی بخوێندرێ بۆ ترێ جینۆساید ئاوا کرا ئەوەنە خەڵکە لەناو برا و پاشان کاریگەریەکەی لەسەر ڕزگاربووان چی بووە بۆ ئەوەی کە کاتێک کەسێک تووشی گرفتێکی دەرونی و نەخۆشیێکی دەرونیە بێ کە هۆکارەکەی جینۆسایدا نەبێ بە ستیگمایەک لەناو خەڵکە عیب بێ ئەو کاتە کە منداڵێک لە تەمەنی مناڵی وازانێ ئەگەر کەسێک دووچاری جینۆساید و ئەنفال و چیماباران بووە دووچاری خەمۆکیە بێ دووچاری هێدمەی دەرونیە بێت دووچاری دڵڕاوچیە بێت کۆمەڵە گرفتێکی دەرونی بۆ زیادە بێ ئەو کاتە مناڵێک لە تەمەنی مناڵیەوە کە تا گەشاکات ئەزانێ گرفتە دەرونیەکان شتێکی ئاساییە چکە گەورەترین گرفتی ئێمە ئێستا ئەوەیە نەخۆشیە دەرونیەکان ستیگمایە عیبەیە کە کەسێکە لە نەخۆشی دەرونی مەیە خەڵک بەلایەوە زۆر عیبە ئەوە گرفتەکە ئینجا وەرە سەیری من هەموو جارێکە و قسەیەکەم لەسەر هەموو فەرعێکی ئەم گەڕەکانی کوردستان ببینە سەیدەلەیەکی لێیە عیلازمانەداتێ دەرمانەداتێ کە تووشی هەڵامەتە بین تووشی سەرێشا بین تووشی نەخۆشی گوچیلا بین بەڵام لە شارێکی گەورە و گرانە بۆ نمونە ئیدارێکی سەربەخۆی وەکو سۆران یەک ڕێنمایکاری دەرونی لێ نییە لەواسێ 50 سەیدەلی لێ بێت زۆربەی گرفتە جەستەیەکان ئێمە لەواسی هۆکارەکەی دەرونیش بێ خۆشمان هەستی پێ نەکەین اینجا ئەوەیە لە ڕێگەی وشارکردنەوەەوە ئێمە ئەتوانین ئەو گرفتە دەرونیانە بەرەبەرە چارەسەرکەین کاریگەریەکەش لەواسێت تۆزێک کەمتر بێت باش
کاک دکتۆر جەنابەت اختصاسەکەت سایکۆلۆژی ینی کاری دەرونیە پێدوانە بە درێژایی 100 ساڵی ڕابردوو کە دەوڵەتی عێراقی دروست کراوە لەسەر دەستی استعماری بەریتانی تاچی کورد بێجگە لەم جەنۆسایدە زەقانەی کە بینیومانە جەنۆسایدی بەرزانیەکان ئەنفالی بەگشتی هەڵەبجە بێجگەلەوە تاچی کورد بۆ خۆی لە ڕووی دەرونیەوە بەردەوام لە ترس و دڵڕاوچەیەکان ناژی ئێمە توێژینەوەیەکمان کرد و مانگ پێش ئێستا بەراوردمان کرد لە بینی ئەو کەسانی گرفتێکی خۆیان دەرونیان هەبوو گرفتێکی دەرونی بڵاو بوو لەگەڵ کەسانی ئاسایی هەر بۆ خۆمان وەکو تەجربەیەک ئەو فۆرمەی کەوا بە کارمانێنا بۆ پێوانەکردنی فشار و دڵڕاوچێ و خەمۆکی دامانە دوو کەس یعنی دامانە دوو گروپێکیان کەسانی ئاسایی بوون هیچ گرفتێکیان نەبوو بە حسابی ئەمە بۆ گرفتێکیانە و کەسانە بوون کە گرفتیان هەیە باوەڕەکەی لە نەتیجەکە بۆمان دەرکەوت ئەو کەسی کەوا ئاسایی وازانێت گرفتێکی دەرونی نییە هەم دڵڕاوچەی هەبوو هەم خەمۆکیە بۆ فشاری هەبوو کەواتاوەکو بەڕێزت باست کرد ئێمە وەکو تاکی کورد بەردەوام دڵڕاوچێمانەیە سترێس سەیری سترێسی ئێمە کە بۆ نمونە ئەبینی ژیانی ڕۆژانەی ئێمە لە خەوەستانمان تا خەوتنمان تا خەبەربوونەوەمان هەمووی سترێسە باش مناڵەکەتە ڕوا بۆ مەکتەبیێتەوە ئایا پێداویستەکانی دابین کردو ئایا ئەو شتێکەوە مناڵەکەت هەیەی وەکو مناڵانی ترە ئەمانە بەردەوام فشار ئایا ئیشم دەسەکەوێ ئایا کارم دەسەکەوێ ئەمانە هەمووی بەردەوام فشار بۆ ئێمە دروستەکە یعنی ئەمە لەو توێژینەوە من تەسەوری ئەوم ناکرد تقریبا 180 کەسێکمان وەرگرت تەسەوری ئەوم ناکرد کە کۆمەڵە خەڵکی خۆیان گرفتێکی دەرونیان هەیە بە بەراورد بە کەسێک گرفتی نییە ئەو کەسانی گرفتیان نیە بۆمان دەرکەوتوانش گرفتیانێ بەبێ خۆیان ئاگان لێبێت باش کاک دکتۆر دێمەوە سەر ئەم سمپۆزیۆمە ینی ئێستا گرنگی ئەم سمپۆزیۆمە لێرە بە دیاریکراویش بۆچی لە بارزان ینی گرنگیەکەی لە چیەیە ئێوە دەتانەوێت لە ڕێ ئەم سمپۆزیۆمەوە چی بە گەلی کورد بە عێراق بە عالەم بڵێن دەتانەوێت بڵێن چی تاوان ئەمڕۆ ڕۆژی جینۆسایدی جیهانیە باش بە دڵنیایەوە گرنگە لە هەموو مۆنومنتەکانی جینۆساید ئەنفال ئەم یادە بکرێتەوە ئێمەش بە حکمەوەی لە زانکۆی سۆرانین ئەرکێک و بەرپرسیارەتێکی زانکۆیەکەوە ئەو ناوچەوی لێ نزیکە خزمەتی بکە و ئێمە دوایەوەی کەوا توێژینەوەمان کرد درکمان بەوە کردکەوا گرفتی دەرونی لێرە هەیە گرفتی کۆمەڵایەتی هەیە گرفتی مێژووی هەیە کە کۆمەڵەشتێک هەیە باز نەکراوە درکمان بۆ کرد کە گرنگە لێرە سمپۆزیۆمێک ئەنجام بدرێت کاتین ئێرە مۆنومنتەکەمان بینی سەردانی گۆڕستانەکەمان کرد بیرمان لەو کردەوە چۆن خزمەتێک بکەین چۆن خزمەتێکی ئەم ناوچەیە بکەین کەوا قوربانیەکی زۆری داوە باشە کە لە قوربانی دانیش بەردەوامە بۆیە لە زانکۆی سۆران بە هاوکاری لەگەڵ نووسنگی بەڕێز مەلا مستەفا ئێمە ئەم لەگەڵ زانکۆی نێودەوڵەتی بەریتانی ئێمە ئەم سمپۆزیۆمان ڕێخست و لە ناوچەی بارزان ڕێکمان خست زۆربەی کات سمپۆزیۆمەکان و کۆنفرانسەکان لە شارە گەورەکان ئەکرێت لە ئوتێلی پێنجە ستێرەکان ئەکرێت بۆ نمونە بەڵام ئێمە بیرمان لەوە کردەوە با بچینە ناوچەیە کە خۆی قوربانی ئەو وەزعەیە کە خۆی ڕزگار بووی کە ئەو وەزعەیە کە خۆی ئەو شتەی بەسەر هاتووە کە خۆی ماڵوێرانی بینیوە گوندەکانی کاول کراوە بۆی خەڵکی ناوچەکەش بە ئاسانترین شێوە بگەنە لای ئێمە بەشداریکەن لە سمپۆزیۆمەکەیە باش کاک دکتۆر کاروان ئەنی خاڵێکی کە بەڕاستی زۆر گرنگە ئەگەرچی پانەڵستەکانیش ئاماژەیان پێدا هەندێک بەراوردیان کرد لە نێوان بۆسنیا لەگەڵ کوردستان پێت وانە ئەو جێنۆسایدی کە بەرامبەر کورد کراوە جیاوازە لەو جێنۆسایدانەی تر لە شوێنەکانی تر کراوە چونکە ئەمە سڕینەوەی تاچی کوردە ینی سڕینەوەی خێزانی کوردە سڕینەوە ئەنجا سڕینەوەی گەلێکە بە کامیلی بۆ ینی ئەو بەراوردی کردیان من پێم وایە ئەمەی ئێمە زۆر قورسترە لەوەی ئەوان زۆر جیاوازترە لەواسیە گەرسەیری بکەیت جینۆسایدی ئەوان ماوەیەکی کاتی بوو بێت چەند ساڵێکی خایەن دەبێ وەنیا ئێمە ساڵ زیاترە بەڵام وەرە سەیری جینۆسایدی کورد کە بەردەوامە یعنی پرۆسەیەکی بەردەوامە هەر بەردەوامی شەبێت یعنی سەیری کە بۆ نمونە لە فەیلیەکانەوە وەرە بارزانیەکان گەرمیان هەڵەبجە بالیسان سێوسێنان چیمیاباران لە کۆتاییە داعش یەزیدیەکان یعنی تەمەشاکەی یعنی خەڵک لەواتە ترسی لەوە بێ ئەمە جارێکی تریش دووبارە بێتەوە اینجا بۆیە ئەبینیت لەواتە جینۆسایدی وڵاتەکانی تر 10 ساڵ بێ 15 ساڵ بێ بەڵام ئێمە سەدان ساڵە جینۆساید دەکرین اینجا بۆیە ئەمە کەواتە کاک دکتۆر بمبورێنی دەبێت چی بکرێ بۆ ئەوەی تاکێکی گەنجی کورد کە ئێستا گەنجە تەمەنی 20 ساڵ 25 30 ساڵە چی بکرێ بۆ ئەوەی ئاگادار بکرێتەوە لەوەی کە تۆ لە بەردەم خەتەرێکی گەورەی مەترسیەکی گەورەی
کە ڕاستە ئەمە بەحساب بە عێراقەڵەن دەوڵەتێکی فێدرالی بەڵام لەبەردەم مەترسێکی چی بکرێ باشە بۆ ئەوەی تاچی کورد ئاگادار بێ وریا بێ. طبعا یەکەم شت ئاشکردنەوەی گەنجەکانمانە بە تایبەت هەرزەکار چونکە لە دەروونزانیا بەپێی تیۆرێک ئەڵێ قۆناغی سەرکێشی و لە دەستدانی ناسنامە لە قۆناغی هەرزەکاریەوە دەست پێکات کاتێک کە هەرزەکار هەستەکات لە ناو کۆمەلگاکەیە ڕوئایەکی نییە لە کۆمەلگاکە جێی نابێتەوە بۆ من بیر دەکاتەوە وڵاتەکەی جێبێڵێت هەر لە هەرزەکاری ئۆفکری بۆ دروستە بێ بەرەو سەرکێشی و بەرەو سەر ڕۆیە ڕوە تەمان بەپێی تیۆرێکی دەروونزانی قۆناغی ناسنامە و لە دەستدانی ناسنامە لە قۆناغی هەرزەکاریەوە دەست پێکات بۆی ئاشکردنەوەی هەرزەکارەکانمان و پێدانی ڕۆڵ پێیان ڕۆڵێکیان پێ بدرێت و هەست بەبوونی خۆی بکات لە ناو کۆمەلگایە کۆمەلگا هەرزەکارێکی وەک وەرزەکاری قبول بێت ئەوە زۆر زۆر گرنگە لەبەرەوەی ئەو قۆناغێکی حساسە چکە لەم قۆناغەیە ئێمە ناسنامەمان بۆ دروستە بێت اینجا لەگەڵ ئەو ناسنامەیەیە تۆ توانی گەشە بە ناسنامەی نەتەوەی ئەو کەسە بدەیت لە پەروەردەیە ئەتوانرێت وەکو بابەتێکی سەرەکی بخوێنرێت گرنگی پێ بدرێت بابەتەکانی بۆ ڕوون بکرێتەوە سەردانی مەدانی هەبێ بۆی شتەکان بە چای خۆی ببینێ نەک چەند لاپەڕەیەک بێ لەبەری کاتویی تر نەزانێت دوایەوە. باش کاک دکتۆر کاروان جەنابەت ئیختیساسەکە دەروونزانیە تا چەند لەگەڵ ئەوە دایت کە ئێستا عێراق شەڕێکی دەرونی لەگەڵ تاچی کورد و گەلی کوردستانەکە ئەمەش بۆ خۆی دیسانەوە چێتەوە ناو لەبێنی دوو قەوسە ناو جێنۆساید. طبعا جەنگی دەرونی لەواتێت کە زۆر مەترسیدارترە لە جەنگەکانی زۆر مەترسیدارە اینجا بۆیە لەواتێ ئەوە بابەتێک کەسێکی دەروونزانی سیاسی باشتر ئەو بابەتت بۆشی بکاتەوە بەڵام هۆکاری نەناردنی موچە و هۆکاری پێنەدانی موچە و هۆکاری بێبەشکردنی خەڵک لەو شتانە لەواتێ ناوی بنێت جینۆسایدێکی ئابووری لەواتێت ئەوە مناوێکە من خۆم ئێستا لەم لەواتە کەسێکی بواری ئابووری شارەزاتر بێ لە من لەو بواری قسە بکە بەڵام تۆ بێنە بەرچاوی خۆت ماوەی دوو مانگونی وا بۆ 3 مانگە 3 خەڵک موچەی وەرنەگرتووە طبعا کە تۆ موچە وەرناگری حساب هەموو گرفتە دەرونیەکانە بۆ زیادە بێت چکە ئێمە هەرێمێکمانەیە بە ناوی هەرەمی ماسلۆ باسی پێداویستیەکانی مرۆڤەکە هەتا گەینە بە دەستێنانی خودت کە مرۆڤێکی تەندروستمان لێ دەرەچێت لە ڕووی دەرونیەوە لە بناغی هەرەمەکەی خۆی کەوا دایناوە پێداویستە فسیۆلۆجیەکانی داناوە پێداویستە فسیۆلۆجیەکان لە خواردنە لە خەوتنە لە گەرم بوونەوەیە لە وڵاتە لەواتە ئێستا لە کاتی ئێستا پێداویستەکان زیاد بووبێ اینجا بۆیە کاتێک کە خێزانێک پێداویستی ئەساسیەکان و پێداویستە فسیۆلۆجیەکانی نییە کە پڕیکاتەوە بە دڵنیایە و دووتاری گرفتی دەرونیە بێ و ناگاتە قۆناغی دوای خۆی چکە قۆناغ بە قۆناغەگەر تۆ قۆناغ یەکەم بە دروستی پڕ نەکردەوە قۆناغی دوایەوەش لەواتێ بە دروستی پڕ نەبێتەوە. زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر کاروان پرۆفیسۆری یاریدەدەر سەرۆکی بەشی دەروونزانی لە زانکۆی سۆران گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەم هافەیڤینە لەگەڵ کوردستان 24. بەڵێ بەرەزان ئەم هافەیڤینەشمان لێرەدا کۆتایی هات تا دیدارێکی کە تا هافەیڤینێکی نوێ شاد و بەختە وەربن و کوردستانیش ئاوەدا.